سلااوڕێز بەرنامەیەک لە دەستە لەگەڵ چەند کەسایەتێکی قسە کرایە کە هەوڵ بدەین ئەو دەنگە ڕەخنەگر و ئۆپۆزیسیۆنانەی دەسەڵات دیداریان لەگەڵ بکەین و ئامانج لەوەیەوە نییە هەر بەشن و باڵیان هەڵبگوترێ و پڕ بدرێتە دەسەڵات لە ڕێی ئەوانە بەشک و ئامانج لەوەیە ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەندە لاواز بووە چێ بەرپرسە و ئایا ڕەفتارەکانی خەڵکی ئۆپۆزیسیۆن لە ئێستاکەوە کە لە ئۆپۆزیسیۆنە چەند یەکان گیرە لەگەر ئەخلاقی ئۆپۆزیسیۆن بوون برادران ناکرێت من هەندێک خەڵک ڕێکخرا و حزب دەبینم سەد خۆزگەم جاریوە بە ئەخلاقی دەسەڵات دەخوازی وەک چۆن یعنی ئێستاکە ئەو تجاهە زۆر زاڵ بووە کە ڕاستیشە یعنی ئەمەش بەششکردن کە بەس لە پارتیوشێتی دەوڵەتی مەدەنیتر بوو بڕوا بکەن لە هەندێک شتەیە خەڵکی دەسەڵات و ئەوە بڕوایان زیاتر بە دیموکراسیەت هەیە نەکلەوەی ئەوام ئەوەنە لەبەرەی لەناو پرۆسەکەی مارەسن بەڵام مرۆڤم دێ ڕەخنە لە خەڵکێکی ڕۆشنبیر و یان خەڵکێکی خۆپێ چالاکوان و ڕەخنەگەر بگریان ئەو زمانەی فرێ دەدرێتە ناو سۆسیال میدیا خەڵکانێک هەن یعنی قسە دەکەن بە ناوی ئەوەی ئۆپۆزیسیۆن ڕەخنەگرن چالاکوان بڕوا بکە هیچ فەرقی نییە لەگەڵ زمانی عەلی عەونی هیچ فەرقی نییە لەگەڵ زمانی عەلی عەونی تۆ ناتوانی بەوانە بڵێ ئۆپۆزیسیۆن یان نامەیدانی بوونی خەڵکی ئۆپۆزیسیۆن ڕۆشنبیران کە وەک ئاغایەک ئرشادات دەدەن بەڵام بەبێ ئەوەی بۆ خۆیان ئیرادەی هیچیان هەبێتن بەشی زۆری دەرەم نەکرد هەمووی بێوجدانیە لە هیچ شتێک بە مطلقی قسە بکرێت بەهەرحاڵ ئەو زنجیرە دیدارە دەکەین لەگەڵ چەند کەسایەتێکی قسەمان کردی و کەش دەکەین لە درێژەکان لەگەڵ ڕۆشنبیران دەنگە ڕەخنەگرەکانی کە دەسەڵات خەلەل لە چێە دەسەڵاتە چیوا ملهوڕەیە بە ڕۆژی ڕووناک هەرچی قیەم و پرەنسیبەکانی دەوڵەتە خیانەتی نیشتیمانیە هەمووی دەخاتە بن پێکانی خۆی هاوڕێیان کێشەی مەهەر ئەوە نییە دەسەڵاتێکی وامانە کێشەی ئێمە ئۆپۆزیسیۆنێکی لاواز و لە هەمان میتۆدی وان دەسوڕێتەوە ئەگەر ئێمە لە شاخرا ڕەخنەمان لە هێزەکانی شاخ بگرت بە ئەگەر ئێمە ڕەخنەمان هەرزوو لە نەو شیروان مستەفا و لە گۆڕان زیاتر بگرت بە ڕەوشەکان وان نابوو بۆیە گرنگە ئێمە هەوڵ بدەین ئەو جمزۆڵان دروستکەین بەرحاڵ من لەگەڵ چەند کەسایەتی قسەم کردیەوە هەوڵش دەکەم چەند ڕۆشنبیرێکی قسە بکەم گفتوگویان لەگە بکەی خۆ ناکرێ هەر ئێمە و ئەگەر خەڵکێک ڕەخنەی لە من هەیە هاوڕێ من ئامادەم هەرچی بابەتێک بەس کاکە جەم وەڵام منە وەڵامی پەیدی سێوەر دەدەمەوە نە وەڵامی کەسی هەرزەکار و مراهق و جوێن دەردەدەمەوە چێ دەیەوێت ڕەخنەی هەیە لە ئێمە بەسەر ئەو چاو دێمە ئێرە چ لە هەر پەیزێک دەیەوێت بەسەر ئەو چاوەی هەرچ ڕەخنەیەک هەیە من بۆ خۆم بێباکم ناڵێم لە دەرەوەی ڕەخنەی بەڵام ڕەخنەمان نیە جوڵە دەکەن ئیش دەکەن کەم و کورتیمان هەیە بەڵام فەزاعەتم نییە کەم و کورتی تاوانم نییە خیانەتم نییە دزیم نییە بێم نەتم لە هەموو ئەو شتانە بۆیە دەبێت هاوڕێیان بە هیوام هەمومان ببینە ڕەقیب نەوەک هەر ڕەقیب لەسەر یەکتریش بەڵام نەگاتە ئەو دەرەجەش بەس ڕەخنە بگرین خۆش ماحوزورمانە بێت کاتێکی خۆش